والله گیانە دەبی ئەوڕۆ هەندێک ڕسمت بگرم لە ئینستاگرامەکە دای دەبەزێنی دەبی زۆرترین فۆلۆ لۆ بێ. وڵای هیچ ڕسمی جوانم ناگری جارە پێشوش ڕسمەکانتی جوان نەبوو. گیانە لۆ ڕسمی جوان نەگرتی والله ئەو جارە ڕسمی زۆر جوان دەگرم بەس گیانە خۆم فۆتۆگرافەر نیمە. دەی باشە ئەوانش هەندێک چاکە ئەوە چیەوە لۆ هافشتووەوە ئەنتیکیە و جرکەتینایە ناگەلێکی جوانە بۆ هیچ عیبی نییە. دێڵە گیانە دێڵە بەندێک ڕسمی جوان بگرم لەکن ئەو دارێ ڕاوەستە دایکا بێنە بیبینم ئەوە ناوی جوان نیە لۆ ئەوە زۆر جوان دەی ئەوە ناو بیگۆڕە دێڵە هێ لێرە جلەکە ماوە خوار بووە نانە عیبینی عیبانم بەخۆ دەوهای بەخۆت خواری بەس گیان ئەم دەمێ ڕسمەش پێکەوە بگرین کو بگرین کوتی ڕاو یەک دەقا ئەوها کاکە تو بەشەری ئەخر بەو کامێرەیە کو سێلڤی دەگیرێ ئەمن سینەماکارم ئەمن قەدری کامێرەی دەزانم ئەو کامێرە ئیوەیە تو سێلڤی پێ بگری وڵای مامە گیان کەس نەولیەکانە ڕسمەکمان بگری ئەوە زۆر باشە کورە مامە بە قوربانت دەبی ئەمن لۆتان دەگرم بەزانگۆ بم بڵێن ئەوە چ دەکەن لەو گەڕەکەی وڵی ئەوە ئەمە هاتم بێکەوە ڕسمی بگرین خۆشەویستیەکین پیرۆزە بدە مامی خۆت ڕسمن لۆ دەگرم سێ چار ڕسمی وامان بگرە دەمانێت ئینستاگرامەکەمان بەقوت ئەو تا منی فێر دەکەی کورە ئەمە خەبیری کامێرایمە سینەماکارم ڕاوەستە دەی ئەی بۆ تووڕۆ دەبی مامە زۆر عەسەبیە ئەیڕۆ وڵی وەرە تو پێشەوە باش دەچینەکە ئەتۆ وەرە ئەو بەریداری لێ بڕشکە هاتوش وەرە ئەو بەریداری هەردووکتان سەرتان دەبەنە پشتداری لە قسەی سینەمایتان لۆ دەگرم بەشی ئەمن گوتم ئاکشن سەرتان بیندەوە تەماشای کامێرەیەکە ڕسمەکەتان لۆ دەگرم ئەو هانیە بە سلۆ مۆشن دێتە دەرێ باشە بابا یەڵا سەرتان ببەنە پشتداری حتا نەڵێم ئاکشن سەرتان دەرنێنن ئارێ دەبری ئاکشن کاکە دڵماتەقی کچێوە دز بوو کچێوە دزە کوڕەخۆوە دەست دەرچوو چ بوو چت کرد کامێرەکەی دزی ئێستا چ بکەین لە شوڕتی شکایەتی لێ دەکەم با بڕۆین دەبڕ با بڕۆین